ڕۆژی شەممە و بەڕێوەچوونی کۆبوونەوە یەکلایکەرەوەکەی ئەنجومەنی نوێنەران سات لە دوای سات نزیک دەبێتەوە. ئەو کۆبوونەوەی بەشێک لە لایەنەکان پێیان وایە کاری خۆی دەکات و کۆتایی بە کێشمەکێشم و ململانەکان لەسەر یەکلایکردنەوەی هەردوو پۆستی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانی داهاتوی عێراق دێنێت. بەشێکیش پێیان وایە کۆبوونەوەکە هەر لە بنەڕەتەوە ناکرێت و نیساب تەواو نابێت، یاخود لە کاتی ئەنجامدانیشیدا شکست دەهێنێت و ناتوانرێت سەرۆک کۆمار هەڵبژێردرێت. هەرسێلایەنی موقتەدا سەدر و مەسعود بارزانی و محەممەد حەلبوسی کە لە ژێرناوی هاوپەیمانی ڕزگارکردنی نیشتیماندا کۆبوونەتەوە هەموو هەوڵەکانی خۆیان سڕ کردووەتەوە بۆ کۆکردنەوەی ئەو ژمارە ئەندامەی پێویستن بۆ بەڕێوەچوونی کۆبوونەوەی شەممە کە 220 ئەندامە. لە بەرامبەریشدا لایەنەکانی نێوچوارچێوەی هەماهەنگی و ئەوانەی دەرەوەی هاوپەیمانی ڕزگارکردنی نیشتیمان بە متمانەوە ڕایدەگەێنن کۆبوونەوەکەی شەممە بەهۆی تەواو نەبوونی نیسابەوە شکست دەهێنێت. لەو بارەیەوە ئەندامێکی چوارچێوەی هەماهەنگی بە ناوی فیراس موسلیماوی ڕایگەیاند چوارچێوەکە و هاوپەیمانان واژووی بێچەند و چوونی 133 ئەندامیان لە بەردەستدایە کە دوو لە سەرسێی مسۆگەریان بۆ دەستەبەر دەکات لە کۆبوونەوەکەی شەممە و بەو پێیەش کۆبوونەوەکە بەڕێوە ناچێت. ئەمەش لە کاتێکدایە پێشتر لە تویتێکدا موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر پەیامێکی ئاڕاستەی پەرلەمانتارانی سەربەخۆ کردبوو بە شێوەیەکی ناڕاستەوخۆ هەڕەشەی پەکخستنی ئەنجومەنی نوێنەرانی کردبوو لە ئەگەری بەڕێوە نەچوونی کۆبوونەوەکە. لەو بارەیەوە ڕێبەری ڕەوتی سەدر نووسیوێتی هەر کەسێک ئامادەی کۆبوونەوەکەی شەممە بێت ئەگەر چی دەنگیش نەدات ئەوە بەڕاستی سەربەخۆیە و هەر کەسیش بەشداری نەکات سەربەخۆ نییە. هەروەک داوایان لێ دەکات کۆبوونەوەکە بەدەستکەوتێک یان نان خواردنێکی چەورتر نەگۆڕنەوە. سەرکردەیەک لە هاوپەیمانیەکەی موقتەدا سەدر ڕایگەیاند شەممە وەک ڕێزگرتنێک بۆ دەستوری عێراقی یەکەم لایەن دەبن کە بەشداری دانیشتنەکە دەکەن و بەڵێنیان لە چەند لایەنێکی دیکەش وەرگرتووە بۆ ئامادەبوونیان لە دانیشتنەکە بە دەنگدان بێت بۆ کاندیدەکانیان یاخود دەنگ نەدان. لە ئێستاشدا هاوپەیمانیەکەی سەدر خاوەنی تەنها 150 کورسی پەرلەمانە و بۆ بەستنی کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار پێویستی بە 7 ئەندامی دیکە دەبێت. بەماش هاوپەیمانیەکە پێویستی بە گفتوگۆی زیاترە بۆ ڕازیکردنی لایەنەکانی دیکەی نێو ئەنجومەنی نوێنەران و ئێستاش چاویان لەسەر ئەندامە سەربەخۆکانە کە ژمارەیان دەگاتە 40 ئەندام. لە بەرامبەریشدا ئاڵا تاڵەبانی پەرلەمانتاری پێشووی عێراق لە لێدوانێکیدا بۆ پەیام ڕایگەیاند تەنها 12 ئەندامی سەربەخۆ لە ئەنجومەنی نوێنەران هەیە و ئەوەی دەمێنێتەوە سەر بە مەزهەبی شیعان کە ئامادەنین بە چوونە پاڵ یەکێک لە بەرەکان یەک ڕێزی نێوماڵی شیعە تێک بدەن. ئەوەی دەمێنێتەوە چارەنووسی ئەنجومەنی نوێنەران و پێکهێنانی حکوومەتی داهاتووی بەغدادا لە نێوتەمێکی نادیاردا کە پێدەچێت بە هەڵوەشانەوەی ئەنجومەنی نوێنەران و دووبارەکردنەوەی هەڵبژاردن کۆتایی بێت. لە خراپترین حاڵەتیشدا پێدەچێت گۆڕەپانی سیاست چۆڵ بکرێت و پێکدادانی سەربازی لە نێوان لایەنە شیعەکان بێتە ئاراوە، بە تایبەت کە هەریەکە لە بەرەکانی سەدر و چوارچێوە خاوەنی هێزی سەربازین.